کاگالی بۆ چوونت چێ لەسەر کار و چاڵاکیەکانی ستاندەر؟ دەستگای ستاندەرد وەکو دەستگایەک کە بەشێ نییە لە هیچ کام لە حزبەکان لە هەولێر ڕۆڵێکی گرنگی هەبووە لە کۆمەڵێک بوار لەوانە توێژینەوەی زۆر باشی کردووە بەرگری لە مافەکانی مرۆڤ وە لە ڕووی میدیای شۆ تا ڕادەیە کاریگەری باشی هەبووە. گرنگە ئەم دەستگایە پەرە بە کۆمەڵێک بواری تردا بواری سیاسی، حزوری سیاسی، کاریگەری سیاسی خۆی ڕاستە بەشێ نەبوون لە هیچ حزبێک بێلایەنیە، بەڵام مرۆڤ ناتوانێت لە بینی ستەمکار و زوڵم لێکراوە لە بینی ستەمکار و ستەم لێکراوە بێلایەن بێ، ئەبێ لایەنگری ستەم لێکراو بیت. بۆیە گرنگە ئەم حزورە دوو بایەخی توێژینەوەکان گرنگتر بن، بە تایبەتی ئەو گۆڕانکاریانەی کە لە پێشە لە کوردستان و گرنگی زیاتر بگرێت بە کاریگەری میدیایی بە تایبەتی سۆشیال میدیا کە ئێستا پانتاییەکی گەورەی میدیایی داگیر کردووە لە کوردستانە. بۆیە بۆ ئێمە حزوری دەستگای ستاندەر و بتوانین هاوشێوەکانی زیادکەین لە کوردستانە ئەتوانێت زۆر فەراغی گەورەمان بۆ پڕکاتەوە بە تایبەتی لە فەراغی نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی سیاسی جددی لە کوردستانە بوونی دەستگای ستاندەرد و هاوشێوەکانی زۆر گرنگ و پێویستن. تاقە پێشنیازی تو بۆ سەرکردایەتی و ئەندامانی باڵا و سەرۆکی بۆردی ستاندەر چییە؟ توێژینەوەکان زیاترکەن و لەسەری بەردەوام بن ئستنتاجیان هەبێ ئەمە زۆر گرنگە.